بەرنامەی ترافیک ئەم جارە باس لە کێشەیەکی دیاری بواری هاتوچۆ دەکات، ئەویش وەستان و ڕاگررتنی ئۆتۆمبیلە لە شوێنی قەداغەکراودا. سەرپێچەکانیان زۆرجار ڕووداوی هاتوچۆی لێ دەکەوێتەوە. ترافیک دەوێت باسی شێوازی وەستان و پارکینگ بکات کە زۆرجار ڕووداوی گەورە و جەرگبەر دروست دەکات کە دەبێتە هۆی ماڵوێرانی. ئەو ڕووداوانەش بەهۆی وەستانی قەداغە دروست دەبێت، زۆرجار بەهۆی کەم تەرخەمی و سەرپێچی و شۆفێرانە ڕوودەدات کە شەقامیان گرتووە و قۆرغی ڕێکاکانی هاتوچۆ دەکەن. ترافیک بەدەداچوون بۆ هۆکاری ئەو کێشەی هاتوچۆ و لێکەوتەکانی دەکات. جەنجاڵی دروست دەکەن و شەقام قۆرغ دەکەن، دۆخی شەقامەکان تێک دەدەن و هاتوچۆ دەخنچێنن. ئەو کێشەیە زۆرێک لە شۆفێرانی نیگەران کردووە کە بەشێک لە شۆفێرانیش بە سەرپێچیەکانیان هۆکاری ئەو کێشەن کە ئەنجامی دەدەن. ئەو وەستانە چەند کێشەیەک لە ڕووی هاتوچۆ دروست دەکات، بەتایبەت لە کاتی بۆنەکان کە جەنجاڵی زیاتر دەبێتە هۆی خنکانی شەقام و بارگرانی بۆ شەقام و هاتوچۆ. بۆیە ترافیک بە شێوەیەکی مەیدانی بەدەداچوون بۆ کێشەیە دەکات و هەوڵەکانی پۆلیسی هاتوچۆش دەخاتە ڕوو. سەرەتا لەگەڵ شارەزایکی بواری هاتوچۆ لەم بارەوە قسە دەکەین و دەچینە و ناوەندەی کە تیایدا خزمەت بە هاتوچۆ دەکات. بە یەکەوە دەردەچین و دەمانێت بزانین دۆخی شەقامەکان چۆنە. ئایا شۆفێران پابەندی یاسا و ڕێنمایەکانن لە کاتی وەستان یان ڕاگررتنی یاسایی؟ طبعا ئەمانە هەمووی پارەکردنە بە شێوەی تەریب. طبعا ئەم پارەکردانە بە تەکید لە لای وێزگەی پاس ڕێگە پێنەدراوە، چونکە بۆ پیادە زۆر مەترسیدارە. کاتێ ئۆتۆمبیل پارکی کردووە لە جێی وێزگەی پاسەکانە ئەبنەمای مەترسی بۆ پیادەکان. ئەمانە سەرجەمیان وەستانە بە شێوەی تەریب. ببینە وێزگەی پاسەکان هەمووی گیراوە. پارەکردن هەن بە شێوەی تەریب بە گۆشەی 45 بە گۆشەی 90. ئەمانەی کە بەو چەشنە وەستاون ئەمانە بە گۆشەی 45. طبعا ئەمە بە گۆشەی تەری باڵەمە تەریبە، بەڵام لە پێش هێڵی پەڕینەوە کە ڕێگە پێنەدراوە پارەکەن. ئەمانە بنەماوەی هۆکاریەوەی کە ڕێگەکە تەنگکەنەوە و کاتێکیش پاشە ببێنە دوا و پاشان بڕۆن ئەوەندی کە ڕێگەکە تەنگەکەنەوە، بۆیە بنە هۆکاری خنکان لە ڕێگەکە. ئەمە لە یەک کاتە بە گۆشەی ئەمان بە گۆشەی 45 و بە تەریبی وەستاون کە ئەمە دەبڵ پارکین نییە، ئەمە پارکینێکە بە شێوەی تەریب و پارکینێکیش بە گۆشەی 45 کە ئەمە بەڕاستی ناڕێکی. تەماشای ئەم ئۆتۆمبیلە بکەن کە پاش دێتە دووە، بەس تەماشاکەن چەندی ڕێگەکەی کەی گرت، واتە ئەمە سەبوو بە 3 سوارڕۆ 1 2 3 پێچێ ئەمە بێ سەرپێکی چکەش ئەنجام دە لە هەمان کاتە بێ یوتێر نیشکە کە ئەمە جۆرێکترە لە سەرپێچی، بەڵام خۆشبەختانەوە هێشتا قەناعەت کە ڕۆیشت. بەشێک لە پارەکردنە هەڵەکان هۆیەکانی ئەو نەخۆشخانە و ئەو مۆڵانن کە لە بنەڕەتدا مۆڵەتیان وەرگرتووە کە ئەبێ یەکێک لە قاتەکانی بە تایبەتی قاتی ژێردەمین ئەبێ پارکینی ئۆتۆمبیل بێ، بەڵام بەهۆی ئەوەی کە تەماحێکی بازرگانیان هەیە دوای کەشفی شارەوانی ئەچەند ڕەمپاکە لێکەنەوە و ئەیکەن بە قادرمە و ئەیکەن بە کۆگایەک یان ئەیکەن بە قاتێکی تر سوودی لێبین و ئەبێتە سەرچاوەیەکی داهات بۆیە.
ڕووداوی شێلان لە ئێستادا زۆر زیادی کردووە ئەویش بە هێنانە دەرەوەی تومەکی ئەو دوکانە بازرگانیانە ڕێگەکانیان لێ گیراوە ئەوە سەر ڕای ئەوەی کە ئەم پیشەوەرانش ئەم کاسبکارانش ئەوەندی تر ڕێگەی هاتوچیان تەنگ کردوێتەوە سەر ڕای خۆیان ڕێگرن لە ڕێگەکە ئۆتۆمبیلیش کە ئەوێ هەر شتێکیان لێ بکڕێ وەکو ئەو تاکسیە فەرموو ئەبێ بوەستێ لەسەر ڕێگاکە و ئەوەندی کە ڕێگەکە تەنگەکان. ئێستا ئۆتۆمبیلە بۆتە مای تەنگکردنەوەی ڕێگە و ڕێڕەوێکی گرتووە بەهۆی ئەوەی کە لە پێش پێچکردنەوەیەک وەستاوە یعنی ئەگەر شوفێرێک زۆر بە ئاگا وریانە بێت دوور نییە تووشی ڕوودا و بێ و هەندێک جار لەم شوێنانەیە بەهۆی پەڕینەوەی پیادە ببینە ئێستاوە من زۆر خۆم خستۆتە مەترسیەوە کە بم ڕێگە تەنگە ئەڕۆم. دوایی چەندین خولەک دەچینێکێک لە ناوچە جەنجاڵەکانی شاری هەولێر. نەجات کە بەرپرسی ناوەندی تۆتاڵە بۆ هاتوچۆ هۆکار و کەموکوڕیەکان دەست نیشان دەکات و پاشان بە شێوەیەکی مەیدانی دەست دەخاتە سەر برینی ئەو کێشەیە. ئەو پارکینانی کە لێرە ئەیبینن ئەو هەموو بە شێوەیەکی ناڕێک بە شێوەیە کە ڕەچاوی یاسایان نەکردووە بەشێکی زۆری بە هۆکاریەوەی کە لێرە مەجموعەیە دوکانی لێیە کە پێویستەکە لە ناوچەی پیشەسازی بن بەڵام ئەو شوفێرانە دێن لێرە لە ڕێی جوانکاریەکانەوە لە ڕێی وەکو نیمچە سناعەیەکی لێ هاتووە ئەو ئۆتۆمبیلانە پێویستیان بەمانەوەیەکی زۆرە یان بەشێکیان بەهۆی ئەم بازاڕانەوە کە ئۆتۆمبیلەکانیان پارکەکەن و بەجێ ئەڵناچن ئەوێ ئۆتۆمبیلەکان بە شێوەی تەری بە شێوەی گۆشەی 45 بە گۆشەی 90 پارکەکەن سزاکە ئەوەندە لاوازە خەڵک باکی نییە شوفێرانێ بەشێ لە شوفێران باکیان نییە لەوەی کە ئۆتۆمبیلەکانیان بەو شێوە ناشارەستانیە پارک بکەن لەگەڵەوەیان بڕێکی کەم سەرپێچیان بۆ حساب بکرێت ئێستا کە ئەبینن ئەو ڕێگەیە ئاوات پارکردن تێدا کەمە هۆکارەکەوێ بانیانە و دەوام نییە بەڵام لە عەسران و ئێواران ئەمە زیاتر لە 6 ڕێڕە و 6 سایت پارکردنی ئۆتۆمبیلێ هەمووی بە شێوەیەکی نایاسایی و زۆر بێباکانە هیچ باکیان لەوە نییە کە سزاش بدرێت بوونی ئەم پارکە لەسەر ئەم شەقامە کە هێشتا جەیەکی زۆری کاماوە بۆ ئۆتۆمبیل کە پارکی تێدا بکە بەڵام هێشتا وای نەکردووە بەهۆی بەشێکی ناڕۆشنبیری لە شوفێران کە ئەو سیارانە لەسەر ئەو ڕێگایانە پارک نەکەن بیهێنن لێرە کاتێک کە سویچەکە شەکەڵ خۆیان ناتوانن بەرن بە شێوەیەکی سەلامەت ئۆتۆمبیلەکانیان پارکن بۆیە پێویستمان بە ڕۆشنبیری شوفێرە بۆی چیتر سوارڕەکانیان لەسەر ئەو شەقامانە پارک نەکەن بیخەنە ناو پارکینێکی ئاوا سەلامەتەوە بۆ ئەوی چیتر نەبنەمایی تەنگکردنەوەی ئەو ڕێگایانە. لێرە تۆماری و حاڵەتانە دەکەین کە کێشە بۆ هاتوچۆ دروست دەکەن ئەوەی جێگەی سەرنج و هەڵوەستە لەسەرکردنە لە بەشێک لە شەقامەکان بەخەت قەبارەی تای مرۆڤێک بوار نەماوە بۆ پیادە بۆ هاتوچۆکردن کە وەستانە نایاساییە کاریگەری کردوتە سەر پیادەڕۆکانیش. ئەم جۆرە پارەکردانە گۆشەی 45 ئەمە پێویست دەکات یا شۆستەکەی بۆ حەفر بکرێت یان بە هێڵکاری هێڵی بۆ بکرێت بە شێوەیەکی ئەندازایی بۆ ئەوەی شوفێرەکە هەرێکی و لە خانەیەەکە جیان بێتەوە و کە دەرگاشەکەنەوە ئەوەندە لە یەک دوور من بەریەک نەکەون بەپێی یاسا شێوازی پارەکردن لە قەراغی شۆستەکان یا لە قەراغی ڕێگە نابێت لە 30 سانتیمەتر دوورتر بێت لە شۆستەکەەوە خۆ ئەگە نزیکتر بێ باشتر بەڵام هەندێک لە ڕێگەوبانەکان قەراغی ڕێگەی جۆگەیەکی ئاویان بۆ کردووە لە هەندێک لە پارێزەکەکان ڕەچای ئەو حاڵەتە شەکرێت ئەگەر تەماشا بکەین
چەند ئۆتۆمبیلێ پارکی کردووە هەرێکی بە شێوەیەک و بە چەشنێک کە ئەمە چەند دوور بێ لە شۆستەوە ئەبێتە مای تەنگکردنی ڕێگەکە و دروستکردنی مەترسی بۆ بەکارهێنەرانی ڕێگە. ترافیک بەدەداچوون بۆ شێوازی وەستانی ئۆتۆمبیلەکان دەکات و ڕێکارەکانی پۆلیسی هاتوچۆ و لایەنی پەیوەندیداریش نیشان دەدات کە چۆن بتوانین کۆنتڕۆڵی جەنجاڵی و خنکانی شەقامەکان بکەین لە کاتێکدا کە ژمارەی ئۆتۆمبیلی تۆمارکراو لە هەرێمی کوردستان نزیکە لە 2 ملیۆن ئۆتۆمبیل کە شەقامەکان لە ناو سنتری شارەکان بەرگەی و ژمارە زۆرە ناگرن ئەگەر بێت و بە شێوەی نایاسایی بۆستن و ڕێکارەکانی هاتوچۆ بۆ ئاسایکردنەوەی شەقامەکان پشتگوێ بخرێت. کوردستان پاستا ئاگادار بە کوردستان پاستا. زۆربەی شۆستەکان قۆڕخ کراون چونکە زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ و خنکانی شەقامەکان و جەنجاڵی شار بۆ وەستانی هەڵی ئەو ئۆتۆمبیلانە دەگەڕێتەوە کە لەلایەن بەشێک لە خاوەن دوکان و هۆتێل و پێشانگاکان قۆڕخ کراوە کە بە پێی یاسای هاتوچۆ و ڕێنمایی شارەوانی زێدەڕۆی و شوێنی وەستانی هەڵان. لە بەرنامەی ترافیک ڕاستی و خنکان و داگیرکاری شۆستەکان دەخینە ڕوو لایانی بەرپرس دەدوێنێ کە مافی پیادەڕە و یاساکانی بۆ پاراستنی هاوڵاتیان و نێشتنی سەرپێچی و دروستکردنی کۆمەڵگایەکی تەندروست و سەلامەتە لە ڕووی هاتوچۆ. هیدی بۆ کەمکردنەوەی و جەنجاڵی و ڕێخستنی شەقام و ڕوبەڕووبوونەوەی ئەو هۆکارەی کە شەقام بەدەستی دەناڵێنێت پۆلیسی هاتوچۆ بەردەوام لە ڕێگەی مەفرەزەکان چاودێری و بەدەداچوون بۆ ئەو حاڵەت و دیاردە و گرفتانە دەکات کە خنکان و قەرەباڵخی تەنگی پێڵچنی و هەوڵی هێورکردنەوەی شەقام دەدەن و دەست دەکەن بە ڕێخستن. ئیدی لێرە ئەفسەرێکی بەرپرس لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هەولێر دەبینین لە ماوەی 2 کاتژمێر دۆخی شەقام و هەوڵەکانی هێورکردنەوە نیشان دەدات ئەوەش دەخەینە ڕوو کە یەک سەرپێچی لەم شێوەیە چ کاریگەری لەسەر هاتوچۆ دروست دەکات. کارمان پاراستنی گیان و ماڵی هاوڵاتیانە جگەلەوەی کە ئێمە جێبەجێکەری یاساکانی هاتوچۆینەوە و دەبی ڕێنمایی و ئامۆژگاری شۆفێرە بە ڕێزەکانیش بکەین کەەوە یاساکانی هاتوچۆ جێبەجێ بکەن و بۆ خودی پاراستنی ژیان و ماڵی هاوڵاتیان بەگشت. بە پێویستە زانین هاوڵاتیان وەک ئەوەی کە ئێمە میهێنی ئەو ویشەیەکەین ئەوانیش کاردانەوەیان هەبیلەوەی کە تێبگەن لە پیشەیمە کە هاوکارمان بن. ئەو شوێنانێکەوە پێویستە سیارەی لێ پارکینگ نەکرێویانیش شوێنە قەدەغەکراوەکانن کەوا شۆفێرەکان بن مەسەلەن سیارەکان پارکینگەکەن و بێ ئەوەی ڕەچاوی یاساکانی هاتوچۆ بکەن. ئەوە زیاتر کێشەی لەومە دروستەکە ئەبیتە کێشەیمە کە لەسەر ئەوەی دەبی ئیزراعات وەگرین و زیاتر ئیزدیحامان لەسەرەوەی دروستەبی پابەندی ڕێنماییەکان و یاساکانی هاتوچۆ نابن. شوێنێکە قەدەغە کراوە پێویستەکە شۆفێرە بەڕێزەکان و بە تایبەتی شۆفێرانی تەکسی شوێنە قەدەغە کراوەکان نابی ئۆتۆمۆبیل ڕابۆستی و لەبەرەوەی بیتە هۆکاری دروستبوونی خەڵەباڵغی و ئیزدیحامات پێویستە ئێمە ئیزراعاتی خۆمان وەرگین. ئیزراعاتیش بەس بۆ وەرگرتن و سزادانی خەڵک نییە، زیاتر بەرزکردنەوەی هۆشیاری خەڵکە، زیاتر پاراستنی گیانی هاوڵاتیانە، پاراستنی ماڵی هاوڵاتیانە لە وڵاتی خۆمان کە ئێمە وەک ئەوەی کە بەرپرسانە کاری خۆمانەرستی پێویستە هاوڵاتیانیش بە هەماشیەوە هاوکارمان بن بۆ پاراستنی سەر و ماڵی خۆیان. تەبەن ئێرە ترافیکە و ئەو ئۆتۆمۆبیلانەی کەەوە پارکینگەکەن کە بە شێوەیەکی یاسایی نییە، تەبەنەوە کێشەی لۆ هاتوچۆ دروستەکە، لۆ شەقامەکانمان دروستەکە، ئیزدیحامات زیاترەکە
و ئەو پارکینگانەی کەەوە ئەو سیارانەی کە پارکینگەکرێن لە شوێنە قەدەغە کراوەکان پێویستە لا بچن، پێویستە ئیزراعات بکرێن. لە دوایکردنەوەی شوێنی پێچەکان و ئاساییکردنەوەی بەشێکی شەقامەکان بەرەو ناو سنتەری شار هەنگاو دەنین. هێدی هەموو سەرپێچیانە تۆمار دەکرێن و لێکۆڵینەوەیان لەگەڵدا دەکرێت کە بەهۆی زۆری ئۆتۆمبیل سەرپێچی دەکەن و لە شوێنی قەدەغەکراو دەوەستن و خنکانی شەقامەکان زیاتر دەکەن. ئەو ئۆتۆمۆبیلەمان لە شەقامی سەرەکیەوە ڕۆدسایدات یعنی پێچەوانە هاژوشتی ئێستا مەزراعاتی خۆمان لە گەریانەکەین. چۆنی برای بەڕێز چۆ لۆ ڕۆچ ئەخە دەوام لۆ ڕاچای ئەخە چۆن یعنی بە چێوە لێ ڕاگری یەک بس یەک یعنی یەک بەچێ دەی نەتوانی بێ ئەکا مۆڵەتت ئەوە سەنەوی و مۆڵ ئەوەی لێوەگرە ئیجازە سەنەوی ئیجازە سارت بسۆڕێەوە. ئەو شوفێرە هەرچەندە ئۆتۆمۆبیلی حکومیە بەس ئەمە بە هیچ شێوەیە جیاوازی لە نێوان ئۆتۆمۆبیلێکی حکومی و هاوڵاتی و یان کەسێکی بیانی ناکەین. هەمووی بە شێوەیەکی یەکسان یاسای خۆمان جێبەجێەکەین و کاری خۆمان نەکەین و ئەگەر بێ و جیاوازی لە نێوان ئۆتۆمۆبیلەکان بکەین لەوانەیە هاوڵاتیانیش ئەو کاتی نەزڕەیەکی خراپیان و دروستبی لەوانەیە ئەو کاتی نەتوانن دڵسۆزانە ئەو کاریمان بکەن و بێگومان بە هەموو شێوەیەک ئیزراعاتی تونمان بەرامبەر هەر شۆفێرێک ئەبێ کە حکومی بی یاخود هاوڵاتی بی یاخود بێگانە بی یاخود هەر شۆفێرێک بی ئیزراعاتی خۆمان تەواو وەرەگرین. ئۆتۆمبیلی لە شوێنی قەدەغەکرا وەستا بێت و سەرپێچی کرد بێت سزا دەدرێت. بەشێکیان ئەمەشگاری دەکرێن بۆ ئەوەی ئەو هەڵەیە دووبارە نەکەنەوە. کە دەستە چەپی شەقام ڕایگرتیا مخالفە و دەبێ ئیزراعاتی لێوەربگیرێ هەتا ئەگەر ڕێژ بە شوفێر بدرێ بۆ مدەی 2 دقەیان 3 دقە 5 دقیقەیەکی زۆر خێرا هەیە شوێنمان هەیە کە مخالف نییە توانین زیاتر هاوکاری بکەین. ئێستا بە هیچ شێوەیەک لە دەستی چەپی شەقام سیارە بۆی نییە ڕابگیرێ بە هەموو شێوەیەک مخالفە هەتا بۆ مودەیەکی زۆر کەمیش بێ 5 دقەش بێ 2 دقەش بێ ناتوانین مەجای دەین و ئیزراعاتی خۆمانیان بەرامبەر ئێستا ئەو ژمارەیە تۆمارەکرێ و سزا دێ. بەڵام ئێمە حالەت هەیە کەروەکو پێشترش وتمان شۆفێرە کە حالەتە کە پێویستی بە 2 دقە 3 دقەیە بۆ ڕایکردنیشی خۆی و دواتر دەرچوون و کە نەبیتەوە کاری ئیزدیحامات ئەوە هاوکاریەکەی. کوردستان 15 کوردستان 16 فاز 5 دقیقە ڕێکەی بکەوە لە بازاڕی بێتەوە باشە ڕێکە نەگا ئاسایی بتەوە. ڕۆژانە ئەستەمە کارمانەوەیە ینی خەڵک بە یەکسایدی دووسایدی ڕدەگری کارمەندانی هاتووە ئێستا کارمەندانی کەرتی نیشتیمان ینی هەموو ڕۆژ بە ئامادە باشیدانی بۆ ئاسایکردنی شوێنەکان بۆ خزمەتکردنی خەڵک. ئێستا هەندێک شوێنەیە قەدەغەیە سەخت پەڕینەوەی ڕاوەدەستی ئۆتۆمبیل چێشەمان دووزەکانی خەڵک ناتانی پەرتەوە. واسە هەندێک شوێن هەیە غەڵەتە لەسەرەوە شوێن ئێستاوانە لەسەر ڕەسفی ڕاوەستان دەوی ئیزراعەتیان لەگە بکەین. ئێستا و شوێنانەوەی پاسی ڕاوەستایەوە شوێنە قەدەغەیە دەبی بستە ژۆرەوە نەفەرانە بارکە ئێستازانە ئیزدیحامان لە دروست دەکەوە. ئێستاەوەی زەحەممان لە دروست دەکا ئێستا ئاگداری کارمەندەکەی دەکەمەوە نیشتیمان دوازدەکە کە ئاگداری و پاسانەوە کە لە شەقام دەبن ئیزدیحامان لە پیادەوی ئێستا شوێنی قەدەغە کراوە ئێستاەوە نەفەی دەین دەخوای ناون شەقام ڕاگرتیا. بەڕێزم زەحمە نەبی بەڕێزم جێکەت غەڵەتە باشە فەرموو حیاتم فەن بەڕێزم. ئێستا ئەو هێمایەمانەیە ئەو هێمایەمانەیە لە یەک سایدی یعنی ناوی ئۆتۆمبیل بەس تەنها یەک سایت بوو ماوەی 5 خولەکیان 10 خولەک دەبی ڕاوەستی زیاتر بی ئیزراعاتی یاسایی لەگەڵ دەکەیت.
پرادۆ ژمارەکەت پێمارکرا غرامەکرای. یەکێک لە سەبەبەکانی جەنجاڵی و ئیزدیحاماتی ناو شار ئەو عارەبانانەی کاسبکاران دروستکردنی خەڵەباڵغیە لە ناو شار. زۆر کات هەر هەڵەی شوێرەکانیش نییە کە قەڵەباڵغی دروستەبی، زۆر جار پیادەکانیشمان ئەوانەی کە پیادەڕۆن هاوڵاتیان کێشەی زۆر لۆ شۆفێران و کارمەندان دروست دەکەن. ئەوە ئێستا قەڵباڵغی لۆمەی دروست کردیا، ئێستا قەڵباڵغی ناو بازاری دروست کردیا، داوا دەکەین لە خەڵک ئەو قەڵباڵغی نێرێتین کاکەوە زانە عربانەیە خەڵک ژاتە زادێ ئەو زەحەمەی لۆمە دروست کردیا بزانە زەحەم گەشتە چوارەیانی زەیتون. سلام علیکم، باشی بەڕێزم؟ ئەی بەڕێز سەر چاومزی هەندێک لۆم تەبەخکە بۆ ماوەی 5 دقە زیاتر نابی، ئیزای یاسایی لەگەڵ دەکرێت. موبایلش قەدەغەیە بۆ ئاگرای منداڵەکانیش بەڕێزم ڕاوەرە حیاتەوە ئەو منداڵانش دەبی لە پشتەوە بن نەک بێنە پێشەوە نوێندەرش دانیشتن قەدەغەیە. باشە بەڕێزم لە کاتی ڕۆشتنیش پیشدەنەکەی بەستەوە بەڕێزی. خاوەنی تەکسی براو، خاوەنی تەکسی نەفەرەکە و بارکە، نەفەرەکەت بارکە کاکە، نەفەرەکەت بارکە. ئەو محاولەکەەوەی زۆر بڵندمەکە لەبەر دیتنی ئەو ئاوێنانە باشە ئەو پیشدێنەشم و بەستە و هیچ مشکلمانیە. باشە بەڕێزم هەندێک پەلە بکە. لێکۆڵینەوە و لێپێچینەوە لەسەر پێچی کاران دەکرێت. ئەو شوێنەکە پێچەوانەی یاسایە زیاترە بیتەوە کاری ئیزدیحامیمە و دەبی زیاترن بۆ هاوکارمان باش جانی. ئەو کارش بۆ کاراسانی هاتوچەوی پیادەڕە و هاوڵاتیان و نێشتنی جەنجاڵی شەقامە. ئەوە شوێنە قەدەغەیە هیچ کاتێک ئۆتۆمۆبیلان ناتوان لێ ڕاوەستن ئلە حالەتی ئیستثنا نەبی کە چەند دەقەیەک دوو دەقەیەک کە زۆر حالەتی زەروریە ئەگەر نا بە هیچ شێوەیەک نابی سیارە لێرە پارکینگ بکرێەوە بتەوە کاری زەحەمە. ئۆتۆمۆبیلە ڕاژراوە پێچەوانەی یاسایە شوێنەکەی قەدەغەیە کە نابێ ڕاوەستی منداڵیشی لە ناو سیارە بەجێهێشتووە شوێنەکەی مخالیفە و سیارەی جام ڕەشە و ئەوە وەسڵمان لۆ کرد. زۆرجار لەلایەن کەسانێک شۆستە و شەقامەکان بەکرێ دەدرێت و بازرگانی پێوە دەکرێت کە خۆی لە ڕاستیدا ئەو شۆستە و شوێنە گشتیانە مڵکی گشتین نابێت قۆرخ بکرێت و بۆ بەرژەوەندی تایبەت بەکاربهێنرێت. ئەگەر لەو ژمارە زۆری ئۆتۆمبیلەکانیش نمونەی 100 ئۆتۆمبیل وەربگرین سەرپێچی بکەن بە ئەنجامدانی وەستانی قەدەغە ئەو دەبێت چ جەنجاڵیەک دروست بکات. لە شەقامەکان نەما ڕەچاوی خەڵکانی خاوەن پێداویستی تایبەتەکەیت یاخود پێویستی بە هاوکاری بێ بە هەموو شێوێک کارمەندانی هاتوچۆ هاوکاریانەکەین بۆ پەڕینەوەیان لە شوێنێکی ئێمە لەسەر سەر و سەرچاو بە هەموو شێوەک هاوکاریانەکەین. پۆلیسەکان باشن یارمەتیمان دەکەم بەس داوامەیە لەسەر فڕکەی بەتەمای خوای ئەو ترەفلاکتە ئیشکاتن لۆمە زۆر کێشەیە. زۆر هەیە بەجلێتە لە بۆمە زۆر خەتەرە بەڕاستی ئاگای لە بەدیا خاتن ئەو گەرازانە گەرازەکان زۆر خەتەر لە بۆمە بەڕاست حساب لە بۆمەیان نەکردیا بەیت ناحیز حساب لە بۆمە ناکەن 2 تقریبا سارە لە منیدایە بەڕاستی. ڕێژێکی زۆر لە سەرپێچی دەبینرێت بە وەستاندنی هەڵی ئۆتۆمبیل و وەستان لە شوێنەی قەدەغەکرا و گرتنی شەقام و دروستکردنی قەرەباڵخی لەلایەن کەسانێک کە هەست بە بەرپرسیارەتی ناکەن و دەبنە ڕێگر لە بەردەم هاتوچۆی هاوڵاتیان و هۆکار بۆ ڕووداوی دڵتەزێن. لە کۆتاییدا بەڕامەی ترافیک ئامانجی دروستکردنی کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەتە لە ڕووی هاتوچۆ و نێشتنی دیاردە مەترسیدارەکانە کە دەبنە هۆکاری ڕووداوی دڵتەزێن و ڕێخستنی شار و هۆشیارکردنەوەی خەڵکە. بۆیە پێویستەوە هۆشیاریان لە تاکەوە دەست پێ بکات تا بتوانین بەیەک دەست هەمووان بەشدار بن لە بنیاتنانی کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەت لە بواری هاتوچۆدا.